سنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کللتوری و چالاکی ڕۆشنبیری کە ساڵانە فیستیڤاڵی چالاکی ئاڵوگۆڕی کللتوری یان فیستیڤاڵی کللتورە جیاوازەکان ئەنجام دەدات. ئەم ساڵ بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان حوتەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کللتورە جیاوازەکانی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە برد کە لە ئێستادا نمایشی یەکەم شەوی بەڕێوە دەچێت. لە فیستیڤاڵەکەدا 15 وڵات بەشداریان تێدا کردووە و سەرجەم 20 گروپی جیاواز بە نمایشی هونەری بەشداریان لە فیستیڤاڵەکەدا کردووە. پرۆگرامی فیستیڤاڵەکە شەوانە لە کاتژمێر 8 بەڕێوە دەچێت کە گوتمان 3 شەو دەخایەنێت. ئەمانجی ئێمە لەم فیستیڤاڵە پەرەپێدانی گیانی ئاشتی و پێکەوەژیانی کللتورە جیاوازەکانە کە پێمان وایە لە ڕێگای ئەو نەریتەوە دەتوانین گەشەی زیاتر لە بواری فەرهەنگی و کۆمەڵایەتیدا بکەین. ئومێد دەکەین ساڵی ئایندا لە دوای کۆڕۆنا بتوانین وەک ساڵێکی تەندروست باش فیستیڤاڵێکی ئاسفراوانتر ئەنجام بدەین. ئەم نەریتەی ئەم ساڵیشمان مەبەستمان دانەبڕان بوو لەو نەریتەی کە ساڵانە لە شاری ڕانی خۆشەویستەوە سنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کللتوری ئەم فیستیڤاڵە ئەنجام دەدات.